کۆبنەوەیەک ئەنجامدرا بەسەر پەرشتی ئەنجومەنی سیاسی لەگەڵ ئەندامانی مەکتەب و دەستگا و ناوەندەکانی کۆمەڵی ئیسلامی لە سنووری پارێزگای سلێمانی و دەوروبەری. ئەم کۆبنەوەیە سەبارەت بە باسکردنی بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان و هەڵوێستە سیاسیەکانی کۆمەڵی ئیسلامی و ئەو داهاتووی کە چاوەڕێیەکرێ بۆ هەنگاوە سیاسیەکانی کۆمەڵی ئیسلامی. لەمڕۆ ئەندامانی کۆمەڵی ئیسلامی بەرچاوڕۆشن کران و ڕێنمایی پێویستیان پێدرا کە کۆمەڵی ئیسلامی سوورە لەسەر ڕێبازی داکۆکیکردنی لە مافی خەڵک بە جەماوەری کوردستان لە هەر شوێنێ خزمەتکردن بە خەڵک هەبێ کۆمەڵی ئیسلامی لەوێ تەکیدمان کردەوە و ئێمە بەڕاستی سوورین لەسەرەوەی کە حکومەتی داهاتووی هەرێمی کوردستان لە ناویا بین یا لە دەرەوە بین، چونکە ئێمە کۆمەڵی ئیسلامی هێشتا بڕیارمان نەداوە لەسەرەوە بابەتە و ئەم بابەتە پابەندە بە کۆمەڵی خاڵەوە بە بەرنامەی سیاسی و هەروەها بەرنامەی حکومی ئەو حکومەتە چۆنە بێ و هەروە ڕاوێژی کۆمەڵی ئیسلامی بە ئەندامانی بەگشتی لە ناوی حکومەت یا لە دەرەوە ئێمە بەرنامەی سیاسی خۆمان چڕبووەتەوە لە خزمەتکردن بە خەڵک لەوەی کە کۆمەڵانی خەڵکی کوردستان و خەڵکی کوردستان لەو گرفتە ئابووری و قەیرانە سیاسی و حکومیەی کە باڵی کێشاوە بەسەر هەرێما ڕزگارکەین. لەکوێ ئێمە لە ڕێی ستافی فراکسیۆنی پەرلەمانی کوردستانمانەوە بێ، لە ڕێی ستافی فراکسیۆنی پەرلەمانمانەوە بێ لە بەغا، لە هەر لە ڕێی حکومەتە خۆجێتەکانەوە بێ، لە هەر ئاستێکا بێ، لە حکومەتێکا بێ ئەگەر لە داهاتووە ئێمە چوونە ناوی لە حاڵەتێکە قبوڵمان کرد و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی پێ ڕازی بوون، ئێمە پرۆژەمان لە چوارچێوەی خزمەتە بە خەڵک